دەم باش خوێندەکاریمێ هێژا و دەلال ئەم جارێکە دیدیسا بۆرەنا ڕۆژەکەن و وانەکەن و ئەز مامۆستە دژلامە میبرانشی بیرکاری ڕەفایەکێ هەڤدوورە ببن ئەز هیویت کۆم و سوودێژێ بگرن ما وانەیە بوریژی ما هژمار بربوون شخۆ ما هژماری خۆ ما حتا چه هژماری ما بر ما هژمار ما حتا شەشا بربوو هژمارە یەک برێزێ ئەم وابێژن جارێکە دیواڤەگەرێنن یەک دو سێ چار پێنج شەش ما شەش هژماری خۆ بربوون ئیرۆ ئەمێوە بەردەوام بکن هژمارە هەفت و هەشت و نه ئەمێ ئیرۆ ژۆرە ئەمێ بێژن ئەمێ ببن چاوە ئەم دنویسن لەسەر خێزکاژی و هژمارکی و وەکی دیژی ئەم نویسکی ئەم چاوە ئەم وا دنویسن لەسەر خێزکاژی ئەزێ ئەمێش هەڤدوورە ببن لێ دەرێ دیسانەی هەن کۆم جەمە هەنە ئەمێوا کۆما بژمێرن هەر کۆمێکی جوانە چه هژمارە ئەمێ ژۆرە بێژن دیار بکن و بنویسن نهال لێ دەرێ ئەف کۆمەک پەلن جەمە ئەموەر واب هەڤدوورە بهژمێرن هژمار یەک دو سێ چار پێنج شەش هەفت پشتی هژمارە شەشێ هەفت جەمەتێ برێزێ ئەم برێزێ ببن پشتی هژمارە شەشێ هەفتێ نها ئەبوونە چەند پەل جەمە یەک دو سێ چار پێنج شەش هەفت بوونە چەند پەل بوونە هەفت پەل ئەمێوە هژمارکی بنویسن هژمارە هەفت لەسەر خێزەکە ئەم چاوە دنویسن لێ دەرێ مەگوت هەرتم یعنی شخۆ هژمار دکەون نابەراوە هەرسێ خێزادە و وەختێ ئەم تیپاژی ئەم نویسکیژی بنویسن تیپا مەزن هەرتم دکەوێت نابەرا هەرسێ خێزادە لە یە بچووک دکەون نابەراوە هەردوو خێزێ ژێرێدا نها هژمارە هەفت نویسکی ئەم چاوە دنویسن تیپا هاژبەرک و مەگوت یا دەستپێکەیە مەزن ئەم بنویسن دکەوێت نابەراوە هەرسێ خێزادە وەکی دی تیپمەیەدی دکەون نابەراوە هەردوو خێزادە هژمارە هەفت ئەڤنها هەنتی پەنا وەکی فا و تاواناکێژی ئەڤژیت کەڤن نابەراوەدە بەس خێزە بنی دیسانێت کەوێ ناڤە هەردوو خێزێ بنیدا نها لێ دەرێ ئەموەرن پرتکان بژمێرن ئەڤژی کۆمەک پرتکن جەمە ئەموا بهژمێرن وی چەند جەمە دەرکەون یەک دو سێ چار پێنج شەش هەفت پشتی هەفتێ چل جەمەتێ زارۆکنۆ هژمارە هەشتێتێ هەفت هەشت بوونە چەند پرتکل جەمە هەشت شێ بوون ئەم هەشتێ چاوا دنویسن لەسەر خێزکە ئەم هژمارە هەشتێ بڤی ئاوای دنویسن مەگوت کەوێت نابەراوە هەرسێ خێزادە وەکی دی نویسکی ئەم وێژی دیسانێ تیپا ها نابەرا هەرسێ خێزادە و یە دیژی کەون نابەراوایێ بنیدا دیپامەیەتە ژبەر خۆشک بخوێنی ژۆرە هەشت بڤی ئاوای ئەم نویسکی ئەم ڤی ئاوایی دنویسن ئەف هژمارە هەشتێژی مەبرنها ئەم وەرن وا دیسانێ بێژن یەک دو سێ چار پێنج شەش هەفت هەشت هەتانها من هەشت هژمار برن نها پشتی هەشتێ چل جەمەتێ نهتێ ئەم وەرن ڤا کۆمەک گۆکن ئەم وا بهژمێرن هەڤدوورە یەک دو سێ چار پێنج شەش هەفت هەشت پشتی هەشتێ نهتێ ئەم نها خۆ چاوە دنویسن هژمارە نهێژی ئەم بڤی ئاوایی دنویسن هژمارکێ وەکی دی نویسکیژی ئەم تیپا نا ئە هە نه ئەم نویسکیژی بڤی ئاوایی سەر خێزکە دنویسن نها ئەبوون نه هژمار جەمە ئەم دکارن دیسانێ ئەزێ لێ دەرێ ژوەرە وا برێزێ بنویسم یەک دو سێ چار پێنج شەش هەفت هەشت نه هەتانها ما نه هژمار برن برێزێ ئەڤن هژمارێ ما و نویسکیژی ما ژوەرە هەر یەک جوانەکێ ما نویسکیژی مەگوت ئەمنهاژی ئەمێ وەرن هینداریە ئەمێ چارەسەر بکەم زارۆکنۆ نەهاژی ئەمێ وەرن پرسی خۆی هینداریە چارەسەر بکەن زارۆکنۆ پرسایەکێ چژمە دخوازێ دەبێژێ ئەم هەر کۆمەکێکێ بکهێنن هژمارە گونجاو مەیزێنن لەوێ دەرێ ئەف هەنێک زەنگل جەمە هەنە ئەمێ وا هەڤدوورە بهژمێرن یەک دو سێ چار پێنج شەش هەفت هەشت نه چەند زەنگل جەمە هەنن هەلوێ دەرێ نهێ کانێ هژمارە نه ما ژوەرە بەرێدا دیارکردن هژمارانە بڤی ئاوایی تێنویساندن
أفا هجمارا نها أمي وي بجهينن هجمارا نها البدري أفتشان برتكن الجمع ميوا بهجميرن باجي 1 2 3 4 5 6 7 چند پرتکل الجمع چه بون؟ 7 هجمارا ما هفتاجی ويا أمي ويجي بجهينن هجمارا نهال بدري أفتشنا الجمع جيزرن چند الجمع هند فيوين يدا 1 2 1 2 3 4 5 6 7 8 چند الجمع چه بون؟ 8 جيزرن أمي هوا جيزراجي بجهينن هجمارا 8 هر یکی مجوا هر کمکه که مگهان هجمارا وان نها پرساد دوی چه دبیجه ما دبیجه ده هر مالک که ده لگوری هجمار او رنگی پریکن ام تشیان رنگین بکن نها الوی داره اف هنک سیب الجمنا میزنن رنگین کرینا و بودیه لگوری هجمار او رنگی پریکی ام وانا رنگین بکن یعنی هفته اجماعت خوازی ام هفت سیوا رنگین بکن و بچه رنگی برنگی سول نها سیوینا نها چند الجمانه 1 2 3 4 5 6 7 8 الجمانه اش مخستيه ام هفته رنگین بکن برنگی سور بفي اواي ويسيري ما تشي ببن ميزنن ما هفت جوانا رنگین کرن یا دوا هجمارا هشتايا بريك زرا دبيجي بانا كي شخو اجي ليمون الجمع چند ليمون 1 2 3 4 5 6 7 8 9 10 جده ليمونه امي چندا رنگین بکن هشتا و بچ رنگی برنگي زر او شي بفي اواي و ليمونه ما الجمع چه ببن هشت جوانا كي ام برنگي زر و رنگین دکن یا دی اف هن كفچينا كوما كفچي الجمع اف چندن 1 2 3 4 5 6 7 8 9 10 الجمعنا جمع خواستية ام نه كفتشيا جوانا كي رنگين بكن نها بچ رنگي برنگي شين بفي اواي ام كفتشي خوجي برنگي شين رنگين دكن و پرسا داویه جی چشمت خوازه زاروکنند بیجه ام نویسینا هجماران باردوام بکن شخو تابلو الجمعه نویسینا هجمارا چه هجمار الجمعنا هجمارا هفته ويا هشته ويا نه و هجمارا نویساندنا امی تابلویا خواه لگوری که او تخوازن امی و باردوام بکن بوی آوائی جی شخو وانا مبداوی دبی حتی وانا کدی و بین بخیر خوشی